ما پێ ڕۆژ بێژێستاات جەنابی پارێزگای قسەمان لەگە کرد بەڵێنی پێدان پژیری کردین گوتی ئەمە پژیریتان دەکەم ئەکە خۆتانە ئەمە لە پێش یەکینەوە قرار وا بوو ئاسانکاریمان گوتان یەکینەوە هارتان دەدەینێ غاستان دەدەینێ کارەباتان لۆکم دەکەینەوە هەتا ئێستا هیچ شتێکیان لۆ جێبەجێ نەکردینە بەڕسمی نە ئاریان داینێ نە نەفتیان داینێ نە غازیان دانێ پێش ڕۆژ پێش ئێستا ئەمە هاتین جەنابی پارێزگای کاکومێت خۆشناو پژیری کردین ئەلاقان گوتی حەق خۆتانە ئەم پژیریتان دەکەم زەرەر دەکەن ئێستا ئەمەش ناتان هیچ کە بەرگەی زەرری ناگرین خەڵک هەمووی زەرەر دەکە هەموو فریچەکان ئێستا قەردارن تااقەتی ئیشکردنیان نمایە ئێستا کە ئەمە ئەو لێرە ناڕۆنێتە جەنابی پارێزگای دەبینن یان وعدەکمان پێ دەدەن یانش ئەمە دەبی هەشتی بکەینە 1970 غرام هەتا نەفتمان دەدەنی یان غازمان دەدەنی ئاسانکاری دەکەین ئەمە نامانەوێت گرامی پێمان ناخۆشە حەزمان لێنی ئاژاوی بکەین ئەمە ئاژاوە چینینە ئەمە دەمانەوێت کێشەی ما چارەسەر کرێ نامانەوێت دزیش لە خەرجی بکەین ئێستا ئەمە سەمونی گزکەکەینەوە دەی بە ئازاری بدەین دەکات دزیکردن لە وڵاتی چکە وڵاتی نازانێت کابرا دەی با هەزاری ناری دەبا وەزنێکم ترە لە باتی هەزاری بەدەی بادووی بکڕی بەزانگۆ لە ئیشەکەی نازان ئەمە دەزان وەسەکۆ ئیشەکە کووە ئەو ئێستا ئەمە چاوەڕێی ئەوەی دەکەین کاکومێت لێرە نیە بێتەوە قسەی لەگە بکەین لە پاشانیش ئەمە لەو ڕۆڕا دەکەین 8,000 ئەوجا هەتا خازمان دەدنێت کێشەکەمە لە چارەسەر دەکەن دوایە کە ڕێنماییان کردین ئەمە هەر لەسەر ڕێنمایی وانین